لە دوای دەستپێکردنی ئۆپەراسیۆنی مووسڵ جارێکی تر شەپۆلی ئاوارەبوونی دانیشتوانی حەویجە و دەوروبەری مووسڵ ڕووی لە هەرێمی کوردستان کردوتەوە. بەپێی زانیاریەکان لە ڕۆژی دووشەممەوە نزیکەی 1200 خێزان خۆیان گەیاندۆتە ناوچەکانی ژێر کۆنتڕۆڵی هێزەکانی پێشمەرگە و زۆربەیان لە کەمپی دیبەگە جێگیر کراون. ئەو وڵاتی عەرەبانە کە لە ژێر دەستی داعش هەڵاتون و هێشتا کە سوکارەکەیان لە ژێردەستی داعشدا چیرۆکی تند و تیژیەکانی داعش دەگێڕنەوە. لەسەر خەڵکی ناوچەکەیان فەرز کرد کە ئەوە بکەن کە ئەوان پێیان خۆشە. ئەجینا بە پێچەوانەوە سزایان ئەداین یان لێیان ئەداین یاخود لەناو بازاری شارەکە هەڵیان ئەواسین. گەنجێکی ئاوارە ئاماژە بەکردەوەکانی داعش دەکات و دەڵێت 3 جار لەلایەن چەکدارانی داعشەوە گیراوە و ئازار دراوە و 3 مانگیش زیندانی کراوە و دەشڵێت چەکدارانی داعش بە زۆر ڕیشیان پێهێشتوونەتەوە و قژیان پێ درێژ کردوونەتەوە و جل و بەرگی هاوشێوەی خۆیان پێ لەبەر کردوون. بەڕاستی نازانین چۆن داعش هات جەیش لە ناوچەکە بوو بۆ سبەی هاتە سەر سەرمان فریا هیچ نەکەوتین. نیوەی کەسوکارمان بەجێمان مامەڵەیان زۆر ناخۆش بوو لەگەڵمان. ئاوارەکان دەڵێن ئازار و ئەشکەنجەی داعش بۆ هاوڵاتیانی حەویجە و دەوروبەری گەیشتۆتە ڕاددەیەک. ئەگەر هەر کەسێک ناڕەزایی لە شتێک دەرببڕیایە لە سێدارە دەدرا یان 100 داری لێ دەدرا یان بۆ ماوەیەکی درێژخایان زیندانی دەکرا. من 3 مانگ زیندان بووم لای داعش لەبەر ئەوە بیرم چۆوە کە چوومە دەرەوە جلی وەک ئەوان لەبەرکەم. کاتێ دەستگیریان کردم 100 زڵدەیان لێدام دواتر بۆ ماوەی 3 مانگ زیندانیان کردم کە هەموو ڕۆژێک ئەشکەنجەی تازە بووم. لەگەڵ دەستپێکردنی ئۆپەراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان ڕایگەیان چاوەڕوان دەکرێن نزیکەی 1 ملیۆن دانیشتووی ناوچەکانی پارێزگای نینەوە ئاوارە ببنەوە. پێشبینیش دەکرێت زۆربەیان ڕوو لە هەرێمی کوردستان بکەن. ڕێناس عەلی NRT کەمپی دیبەگە.